ئاسۆیەکی پێغەمبەریەتی وەها کە ڕەچاوی سەرجەم مافەکان دەکات. الله رسول بی طرفtan کاتێک لەلایەک تەماشای ئەو دیوەی ژیانی پێغەمبەرمان دەکەین کە ڕووی لە جیهانی دەرەوەیە سەرسام دەبین. استراتیژە جەنجەکانی، سیفەتە بەرزەکانی پێغەمبەریەتی، هەڵسوکەوتی لەگەڵ مرۆڤایەتیدا، پەیوەندی لەگەڵ خێزانەکەیدا، هەتا پەیوەندی لەگەڵ هاوسەرەکانیدا و پەیوەندی لەگەڵ خەڵکیدا، هەڵسوکەوتی گشتی، کەسایەتیە بێوێنەکەی، تایبەتمەندیەکانی وەک مرۆڤی کامەڵ، و لەلایەکی دیکەیشەوە ئەوەی لە جیهانی ناوەوە دەچێت و بەندایەتیەکەیشی سەرساممان دەکات. پێغەمبەری بەڕێز کاتێک لە جەنجی زۆر گەورە دەگەڕێتەوە دەفەرموێت لە جیهادی بچووکەوە بۆ جیهادی گەورە گەڕاینەوە. لە هەمان کاتدا لە جیهانی ناوەوەیدا تا ئەم ئەندازەیە هەستیار بوو. حاشا هیچ جێکێک لەو شتانەی کە دووچاری عەقڵ و خەیاڵ و تەسەوری ئێمە دەبن ڕوبەڕووی ئەو نەدەبوونەوە. بەڵام بە گوێرەی ئاسۆی ئەلموقەڕەبینی تایبەت بەخۆی پەیوەندی نێوان خۆی و خوای هەڵدەسەنگاند. داخۆ هەمیشە داوای چڕبوونەوەی دەکرد. داخۆ ئەو شتە بوو کە دەربارەی حەزرەتی موسا دەجێڕێتەوە بەوەی وتوێتی پێویستە هەمیشە سرم لە ژێر پەردەی عەرشدا بێت. یان داخۆ وتنی مافی تەواوەتیم پێنەدا بوو بە ئومێدی شتێکی دیکەی لەمە لە پێشتر. داخۆ گزارشکردن بوو لە خۆپرسینەوە قوڵەکەی بەو سیفەتەی کە تایبەتمەندی نزیکی نزیکترەکانە. یان داخۆ چونکە هەمیشە چاوی لە ئاسۆی دوای ئاسۆکان بوو، ئەمە بریتی بوو لە دەربڕینی ئەندێشەی ئەوەی من مافی تەواوەتیم پێنەدا. بۆیە شانازی مرۆڤایەتی وتی لە جیهادی بچووکەوە بۆ جیهادی گەورە گەڕاینەوە. دووەمیان ئەو ڕابەری کۆمەڵێک بوو. خەڵکی لە دوایەوە بوون. چی بکردایە دەیان کردەوە و چی بوو تایە ڕەچاویان دەکرد. پێغەمبەر بە موتەیەی بەوانی وت بەم جۆرە بیر بکەنەوە، ڕوبەڕووی دوژمن بووینەوە، بە ئیزنی خوا یان دامانن بە زەویدا یان قبوڵیان کرد. بەڵێ یان وتیان لا ئیلەهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله، یان وتیان با لەسەر بەها مرۆییەکان ڕێک بکەوین، یان وتیان ئێوە چیتان لە ئێمە دەوێت، هەرچێکتان بوێت دەیدەین و ببنە پارێزەر و قەلغانیش بۆ ئێمە. یەکێک لەم حاڵەتانە ڕووی داوە. لە دوای ڕوبەڕووبوونەوەیەکی لەم جۆرە دەفەرموێت لە جیهادی بچووکەوە بۆ جیهادی گەورە گەڕاینەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی نەفس و هەستەکانمان و ئەو شەیتانەی کە هەرگیز یەخەمان بەرنادات. بەم جۆرە بە مرۆڤەکانی دوای خۆی دەوت ئێوەش بەم شێوەیە بیر بکەنەوە، بەم شێوەیە تێبگەن و هەڵسوکەوت بکەن، هەمیشە لە ئامادەباشی میتافیزیکیدا بن. هەندێک جار ڕەخنە لە کارە باشەکانیشتان بگرن، بڵێن تۆ بڵێ شتی دیکەی تێکەڵ نەبوو بێت.